کاکتۆر نیشانەکانی شەکرەی جۆری یەکەم و جۆری دووەم چین؟ بەڵێ نیشانەکانی شەکرە بە گشتی تەمان جیاوازی هەیە لە نێوان جۆری یەکەم و جۆری دووەم. جۆری دووەم زۆربەی زۆر جار کە نەخۆشەکان دێن هیچ علاماتێکی نییە، هیچ نیشانەی نییە، پێ دەڵێن ئەسیمپتۆماتیک. یعنی هاتیە بۆ خۆی مەسەڵەن عملیاتی زەرداوی دەکا لە حاڵەتەمان زۆر هەیە، دەنێرن لە بۆ فەحەس تەماشا دەکەن شەکرەی سێمانگیەکەی 11 کەسەکە تعجب دەمێت دەڵێت تۆ هیچ نەخۆشیم نییە، هیچ ئەو علاماتێکم نییە، کەواتە لەوانە هیچ نیشانەکەی نەبی. لەوانەشە وەکو لە کتاب نووسرایە کەسەکە ئاوی زۆر بخواتەوە، پێ دەڵێن پۆلیدیپسیە، یعنی زۆر ئاو دەخواتەوە، یانیش زۆر میز دەکات، ئەنی میزکردنی زۆر مەسەڵەن ڕۆژانە 10 15 میز دەکات، و هەروەها خواردنی زۆر دەخوا، پۆلیفێجیا، و وەزنی کەم دەبێت، وەزنی کەم دەبێت، ینی خواردنی زۆر دەخوا بەڵام هەست دەکات کەسەکە دەڵێ من هەست دەکەم ماسڵەکان دەپوکێتەوە، ینی بە زۆر ئاخواردنەوە، زۆر میزکردن، زۆر خواردن، هەروەها چیتر وەزنی کەم دەبێت و بێتاقەتیش ئەوەیەکە. و جاریش وا هەیە چ ئافرەت چ پیا زوو تووشی هەوکردنی فطریات دەبن لە کۆ ئەندامی میزەڕۆ. کەواتە ئەگەر ئافرەتە ئەگە پیاوە با بڵێن لە ماوەی مانگێک یاخود لە ماوەی 3 مانگ 4 5 تووشی ئیلتیهاباتی کۆ ئەندامی زاوزێ یاخود کۆ ئەندامی میزەڕۆ بوو، ئەوە هیچ علاماتیشی تریش نەبێ، ئەوە مەفروضە بچێ فحسی شەکرە بکە، ئەوە لەوانەیە شەکرەی هەبێ و هەستی پێ ناکات، چونکە گلوکۆز لەگەڵ میز دەردەچێت، دەبێتە ژنگێکی زۆر باش لە بۆ گەشەکردنی فطریات کەڕوو هەروەها بەکتریا. ئەوە جۆری دووەم. بەڵام جۆری یەکەم زۆربەی جار ئەوەی هەیە علاماتی هەیە، تەماشا دەکەم منداڵەکە زیاد ناکە، خواردنی زۆر دەخوا بەڵام هەر زەعیفە، زۆر میزی دەکات، زۆر ئاوی دەخوا، و جاریش وایە هین جۆری یەکەم یەکسەر تووشی ماکە خراپەکان دەبێت، یەکسەر تووشی ترشبوونی خوێن دەبێت و نەخۆشەکەی دێنە تەواوی، پێ دەڵێن دایبێتێکی تو ئەسیدۆسس، ژانەزیکی دەگرێت و دەڕشێتەوە و ها تقریبا لە خۆ دەچی دەهێنە تەواوی، فحسی دەکەن دەڵێن ئەوە شەکرەکەی 300 400، ئەوجە دایک و باوکەی دەزانن، ئەوجە دەڵێن ڕاست دەکەی، ئەوە پێشتریش وەزنی هەر کەمی دەکرد، زۆر میزی دەکرد، ئاوی زۆر دەخواردەوە، بەڵام گوێیان نەدەدایە، تەوەقع نەکردێت کە منداڵێک مەسەن تووشی شەکرە ببی. ئەوە نیشانەکانی نەخۆش شەکرە بەگشتی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.